کەیفی عەبدوڕەحمان دوای ئەزموونی زیاتر لە 15 ساڵ یاریدەدەری ڕاهێنەری بۆ یەکەم جار ئەرچی ڕاهێنەراتی یەکەمی دەگرێتە ئەستۆ و سەرپەرشتی لایەنی هونەری یانەی پێشمەرگەی هەولێر دەکات. تیپەکە ماوەی 10 وەرزە بەردەوام لە ڕکابەری نازناوەکاندا بووە. خاوەنی 3 نازناوی خولی نایابە و 3 وەرزیش دووەم بووە. جارێک پاڵەوانی جام و جارێکیش پاڵەوانی سوپەر بووە. استقراری فەریق هەبووە لە بۆ نمونە ساڵانە ئەمە کە لێرە بووین 4 لاعب 3 لاعبمان دەگۆڕی بەس ئەو ساڵە هەز دەکەم یاریزانەکان گەلک زۆر ڕۆیشن یعنی پێویستی بە کاتێکی زیاتر هەبوو بۆ ئەوی بتوانین یعنی فەریقەتشی توکمە دروست بکەین هەرچەندە دەتوانم بڵێم یعنی فەریقەکەمان خراپ نییە یعنی لە ڕووی بەدەنیەوە ئەوە دەتوانن یعنی 180 170 بڵێم حازرە بەس لە ڕووی فەنیەوە دەتوانم بڵێم یعنی هێشتا مایە یاریزانەکان شارەزای یەکتر بن و ئامانجیشمان ئەو ساڵە ئەوەیە بەڕاستی لە پلەکانی پێشەوە بین وەکو ڕاهێنەری یەکەم ئەوە یەکەم جار یعنی تاقیکردنەوەی نوێیە لە بۆ من هیوادارم خوای گەورە سەرکەوتومان بکاتن ئینشاءالله. یانەی پێشمەرگەی هەولێر بۆ ئەم وەرزە پێچەوانەی وەرزەکانی پێشووتر زۆرترین گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە. تیپەکە خاوەنی نزیکەی 30 یاریزانە 13 یاریزانی نوێ هێناوەتە ڕیزەکانی و گرێبەستی 12 یاریزانی نوێ کردوتەوە و 5 یاریزانیشی لە تیپی لاوانەوە سەرخستووە. ماوەی مانگێک و نیوە لە مەشق و ڕاهێناندان. یعنی پێشمەرگە چەند ساڵێکە لە سەکۆی نازناوەکانەوە نزیکە هەموو کات لە بەلایانی کەم لە تۆپ چاری خوڵیناوی کوردستان بووە بۆ ئەم ساڵیش دەتوانم بڵێم یانەکە ئامادەکاریی باش کردووە لە ئامادەکاری داینە بەردەوام وەک دەبینی مەسەلەن یانەکە پێویستی بە یاریزانە چەند یاریزانێک هاتووە و چەند یاریزانێکی زۆریش یانەکەیان بەجێشتووە ئەوش کاریگەری خۆی دەی بەڕاستی بەڵام بەکۆی گشتی ئێمە ئامادەکاریی باشمان کردیە تموحمان ئەوەیە لە تۆپ چار بین بەڕاستی دەمانەوێت ئەو ساڵ یانەی پێشمەرگە بە هیچ شێوەیەک دانەبڕێ لە ململانیکردن لەسەر نازناوەکان. یانەی پێشمەرگەی هەولێر لە یەکەم یاری خۆی لە وەرزی نوێی خولی نایابی کوردستان هەینی لە کاژمێر 2.45 خولەک لە پیرمان پێشوازی لە 4 قوڕنە دەکات. تیپەکە ئەم وەرزە تا کۆتایی هاتنی خول 22 یاری ئەنجام دەدات. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.